ئەم کاتتان باش و بەخێر بێنەوە بۆ بینینی بەرنامەی کورد کۆنێکشن کە لە کەناڵی NRT شەوە دەتوانن بینەری بن. من هێرۆ زەنگەنە و لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە. وجعلی من دەخیلی شەمۆ سڵاوین گەرم و هیڤین دەمە خۆش دە بەرنامە ئیرۆدا داویترین زانیاری ژە سەردانە سەرۆک جو بایدن ji بۆ وڵاتین ئاسیا و هەروەسا پێشهاتین شەڕی ئوکرانیا. جگە لەم بابەتانە هەر لەم بەرنامەیەدا راپۆرتێکتان لەسەر ئەو سەگە پێسەرپەرشتانە پێشکەش دەکرێت کە چۆن بوون بە دیاردا لە هەندێک ناوچەدا. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ئیرۆ دوشەمبێ گەهشت قەسرە ئەمبراتۆرێتە تۆکیۆ ji بۆ civînê bi ئەمبراتۆری ژاپۆنی ناروهیتۆڕا سەردانە ژاپۆنی قۆناغا داویە گەڕا 5 ڕۆژیە سەردانە سەرۆک بایدنە لە وڵاتین ئاسیایە و یا یەکەمە وەکە سەرۆک ئەف سەردان پێنگاڤە هەری داویە ڕێڤەبەریا بایدنە و هەوڵ دەدا باندۆرە ئەمریکا بپارێزە و هەروەسا بەرفرە بکە لە هەرێمەکێ و هەتا ڤان داویانژی وەسا خویا دکە دەبن باندۆرە مەزنبوونا چینێدەیە. سەرۆک جۆ بایدن ڕۆژی دووشەمە لە تۆکیۆ دەستپێکردنی تۆڕێکی بازرگانی نوێی ئاسیا پاسیفیکی ڕاگەیان کە لە سەرەتاوە 13 وڵات واژویان کردووە لە نێویاندا هندستان و ژاپۆن هەرچەندە پرسیار لەسەر کاریگەری پەیمان نامەکە بەردەوامە. سەرۆک بایدن گوتی ئەمریکا و ژاپۆن لەگەڵ 11 وڵاتی دیکەدا چوارچێوەی ڕێککەوتنی ئابووری ئیندۆ پاسیفیکیش دەخەنە بواری جێبەجێکردنەوە. ئەم چوارچێوەیە پابندبوونە باکارکردن لەگەڵ هاوڕێ و هاوبەشە نزیکەکانمان لە ناوچەکەدا لەسەر ئەو ئاڵنگاریانەی گرنگترینن بۆ دەستەبەرکردنی توانای کێبڕکەی ئابووری لە سەدەی 21دا. و سەرۆک جۆ بایدن گۆژی ئەمریکا دێ دەست تێوەردانە لەشکری بکە ji بۆ پاراستنا تایوانی ئەگەر چین وی وڵاتی داگیر بکە. ئەv یەک ji داخویانیên herî bihêz û eşkereya ji bo piştevanîkirina Taywanê di dehan salan de. Piştî civîna bi Serokvezîrê Japonê Fumio Kishida li Tokyo di konferansekî çapemeniyê de Serok Biden got soza ku em didin ev e. Wî got jî Amerîka piştgiriyê dida siyaseta yek Çîn lê eva nayê watayê ku Çîn xwedî mafe bikeve Taywanê û hêzê bikarbîne da ku wî welatî bigire. Serok Biden got jî hîviya wî ew e ku Çîn wê hewlê nade. Di çarçoveyê polîtîka yek Çîn de Amerîka bêjin wek hikûmeta fermiya Çînê naz dike. Di demekî de ku têkeliya diplomatîk bi Taywanê re nînin ji bo parastina giravê jî Amerîka alîkariya leşkerî dide Taywanê ji alîxwe ve Çînê got ku ew ê berjewendiyên xwe niştîmanî biparêzin wek bersiv ji bo gotina Serok Biden. هەروکو ڕامانگەیان سەرۆک بایدن لە گەشتێکی سێ ڕۆژیدایە بۆ ژاپۆن ئەمەش پاش گەشتێکی بوو بۆ کۆریای باشوور بۆ زانیاری زیاتر لەسەر ئامانجی گەشتەکەی سەرۆک بایدن و پلانەکانی چەند ڕۆژی داهاتووی دەچینە لای هاوکارمان نەجیب باڵایی. نەجیب ماندوو نەبی دەزانین سەرۆک بایدن لە ژاپۆنەوە وتارێکی گرنگی پێشکەش کرد. دەتوانی وردەکاریمان پێ بدەیت؟ بەێ هێرو وەک دەزانی وەکوەژی گوت و بایدن دو قۆناغا خۆیان دوێ سەردانە وڵاتên ئاسیا ڕۆژهەڵات و باشووردا گەهشتە تۆکیۆ لێ دەرێ ئیرو وەکوەژی گوت و ئیمپراتۆرێ ژاپۆنیا ناڕۆهیتوڕا کۆمبوویە لێبەری پێشوەخت وان بایدن لەگەل سەرۆک حکوومەتێ تۆکیۆیە یە ژاپۆنیا فۆمیۆ کیشیدا کنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا. دوێ کنفرانسا ڕۆژنامەوانیدا وەکە چاودێژی دەنرخینن دەبێژن گوتنên herî dijwar û tund li hember Çînê divê pres konferansê de hatine gotin dema ku Biden gotî ku Çîn bi agirî dilîze. Armanca Biden wê gotinê ew e ku dibe Çîn çaverê bike ku bi hêzên leşkerî an jî bi hêz Taywanê bigire ji ber ku dîmeneyî nihal pêşçava weke çawan Rusya herişî Ukrayna kir
وصل ترس هيا كو تشينجي روجا كيش روجان هيريشي تايوان بك وبلشكري وداگير بك. بەڵێ باشە وەڵامی چین چی بوو بۆ وتارەکەی سەرۆک بایدن؟ بله هيرو ولاما تشينيج آلية وزارة درفهات وبالسرنافي هيفداري وزارة درفه تشيلي وانك وين بن ويقول كو بلا كسك بخلتي هزامه وشان ما يجبو برواني كرنج برجواندين ما نتوي لهريمه بلا تشافري نكا دوی دمه دا کو آلوزی الهرمه هنه لهمبر سردانا بایدن تمام دمه دا چینه برسوکه تون دوانجی دایا پریس کنفرانسا کو ایرو لطوکیو هاتا انجام دان هر وصا مانوره که پیش وقت یا لشکری جی دریا چینه هیا چینه دایا دست پیکرن. بله نجیب دزانین سردانکی بایدن بو آسیا بردوام دبیتو و هر وها سبینش کوبونوی چوار قولی انجام دادن. دکری زانیاری زیاتر من لسر ما پیبدید؟ بله هیرو وقت زانی کو هف پیمانیا کوات هیا ببورن. هف پیمانیا کوات چهار ولات دا بجدارن. استراليا وطوكيو وامريكا وهندا هر وصاد في هف بيمانيا ديالوكيا امني واولكاري دا تجاوركرين كو كوريا باشوجي ببا اندام نها بايدن هول دا كو كوريا باشوجي ببا اندام في هف بيمانيه اجبو كل همبري تشيني وابوريا تشيني راوستن هيرو بله سپاس نجیب بالایی لەگەڵماندا بووی سپاس دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وسەرۆکی ئوکراینیا ڤڵادیمیر زەلەنسکی ڕۆژا یەکشەمێ خەڵات تا وێرەکیا جان ئەف کەنەدی وەرگرت ji بۆ ڕێبەراتیکردنا وڵاتی خوا ji demێک و کەتی بەرئێریشên داگیرکردنا رووسیایê di meha dû Subatê de di pêşkêşkirina xelatê de Karolîna Kennedy keça serokêberê John F. Kennedy got kar bi destekî êkaneyê nêfneteweyî tê xelatkirin û kêm caran rêberên hilbijartiyên hêjay vî xelatî dibin ew jî bi tenê ew dema ku ew wêrekiya wan a siyasî dibe îlham ji cîhanê re. Cêgirê balyoza Ukrayna li Amerîka li şûna Serok Zelenskî xelat wergirt wî got serokê welatê wî rêberatiya xwe ya kesayetî û wêrekî nîşan daye ku hander bû ji gelê Ukraynî re di şerê li dijî Rûsya de ew rêberatî giring bû di rêka beref serketinê. ئانا مۆسکۆ وەزیری ژینگەی پۆڵەندا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردوێتەوە پۆڵەندا بڕیاری داوە ڕێککەوتنی نێوان حکوومەتەکان لەگەڵ رووسیا سەبارەت بە هێڵی بۆ ڕێغازی یاماڵ هەڵبۆشێنێتەوە. مۆسکوا گوتی دەستدرێژەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا دروستی خواستی حکوومەتی پۆڵەندای بۆ سەربەخۆبوون بە تەواوەتی لە گازی رووسیا پشتڕاست کردەوە. ئێمە هەمیشە دەمانزانی کە گازپرۆم هاوبەشێکی متمانە پێکراو نییە. دیارە شەڕێ لە ئۆکرانیا دێ ئەجەندایە و ڕۆژئاوا داڤۆزێ دەبە دەماکو ڕێبەرین سازکاریین جیهانێ ئیرۆ دوشەمبێ لە یانەیە ئابووریە جیهانیە چار ڕۆژی دیگەهن هەف. Civîn dê bi gotareka tomarkiriya vîdyoya serokê Ukrayna Volodymyr Zelenskî dest pê bike. Pêtira ji 2 salan civînên yaneya aborî têne ragirtin ji ber petaya koronavirus ji bilî krîza Ukrayna paşa rewşa piştî petaya korona û herwesa çareserkirina guhertina jîngehê paşa roja kar û karsaziyan bilezxistina kardarî û kardaran jî û bikarînana teknolojiya nû dê di nav wan mijaran debe ku dê li Davosê werin got û bêşkirin rayedarên Ewropî û NATO jî dê di civînan da gotaran pêşkêş bikin.
ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی یەکشەمە تشکی خستە سەر زیانە مرۆیەکانی ئەو شەڕەی لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەی بەڕێوە دەچێت. لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەگەڵ سەرۆکی پۆڵەندا ئاندرێ دوودا سەرۆک زێلێنسکی گوتی ئەمڕۆ ڕەنگە لە 50 بۆ 100 کەس لە ڕەوشێکی سەختدا گیان لەدەست بدەن لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەمان. سەرۆکی پۆڵەندا سەردانی کیێوی کرد لە هەوڵێکدا بۆ دەربڕینی پشتیوانی زیاتر بۆ ئەو وڵاتە و بوو بە یەکەم سەرۆکی بیانی کە وتارێک پێشکەش بە پەرلەمانی ئۆکرانیا بکات لە وەتای شەڕەکە دەستی پێکردووە. و لە ناوەندا پەیامین دەنگی ئەمریکا سیروان قچۆ نەها بمەڕەیەش بۆ و پێداچۆنی بەسەرێ پرسێ بکەن سیروان دەم باش سەرۆکی پۆڵند بەریار تشتی لە ئۆکراینەیە گوتارێک ددا ئەندامین پەرلەمان vêna çendê dengvedan hebûye. Dem baş dixî levaya giring ku rewş êdî li taybet li paytexta Ukranî Kiyêv hêdî ber bi aramî û seqamgiriyê ve diçe wekû we jî got ev carekê Andrê Duda serokê yekem yê Ewropayê ya cîhanê bi giştî ku bi rastî li Parlemana Ukranî gotarekê pêşkêş dike Ukranî dixwazin nîşan bikin ku êdî em ji qonaxa şerê sê mehê pêşî de ketine qonaxa siyasî de ku êdî em karin vegerin ser karê xwe û karê xwe ji wê dekê berdewam bikin ji ber evaya nîşaneke siyasî û bi taybet ji aliyê Kiyêv. Belê. Sîrwan em dibînin van çend rojan dadgehkirina serekî Rûsî li Kîv têkirin li Ukrayna têkirin bi tawana kuştina sivîlekî Ukraynî. Yani ev nabe sedema hindî ku Rûsya jî weke çawa bersivê bide ew serbazên ku xwe radestî leşkerê Rûsî kirîn wana dadgeh bike bi tawanên şer. Rast Rusya hetan hat pênasînê bi van dadgehên yan dadgehkirînên Okranî nayne û ev doza han bi taybet ev serbazê Rûsî ku hefteya بوری مکر هات کو وی سیویلکی اوکرانی 62 سالی له هرم سومی کشتیه نه بریارا وی بوله وی تنه فرمانه کسین د سر خوره لشکرین د سر خوره بجیتانی لالی دنجی روسیا گلک لشکرین اوکرانی گرتن و روسیا د بیجه وانجی توان شر هم بر هنک لشکرین روسی پیک آنی نجبرلو اوایا و د میده هر بر دوام به افغان گشیاد ناوبر هردو آلیاد اوکراینیا دخوازت تشتکی بیجه اوکراینیا دخوازت بیجه اف دادگاه کرین نه دادگاه کرینین لشکرینه همو بلگین کو هاتنه کوم کرین همو یعنی ام بیجن دنگین شاهدان و داخویانین خلکین کو سروی کشتنه شاهد بون گش کوم کرنه وکو کو دروشک آسایی ده هات کرین جبرگو اوجی پیام کو اوکراینیایش خوازش دنیر بیجه کو هین سیستما وانی دادوریه لداره و هینجی دکارن با اوای کی دادمندی وان دادگاه کرنان بکن. بکرتی سیروان شر گرم نهالو کی دریا. نها وكو وجي قوت يعني برانيا روجافا ونافاراستا اوكرانيا هيتكار بيجا هما شر لينا مايه شر لتني باريزغها لوهانسكو برانيا وي دستي جدا خوازين سر بروسيا ايفيا لي هنك هرمين وي باريزغه هنا كو الجيهينجي جير د صلاطه حكومه اوكرانيا روسيا دخوازا وان هرمان دخبن دستي خود بتايبت بشتيكو باجاري جرينجي ماريوبول هفته بوري بتمامي كجر كنترول روسان نها ارمانجا روسا يا وان هفته پیش د او کو تمامیا پارێزگەها لوهانسک و شخۆپرانیا دۆنێتسک جی دبندەستێ وێ دەیە کۆ bi ڕۆژهڵاتی ئۆکرانیا bi تەمامی تێکەوە ژێر کۆنترۆلا رووساندا شەڕ دوێ دەکێ دەها کارە بێژە هاتیە سیروان قشۆژ ناوەندی پەیامێن دەنگی ئەمریکا مەڕە بوو گەلکە سوپاس دەماکو فنلەند و سویدێ حەزاخوا نیشان دای و داویێ بێئالیبوونا خوا بینن و بکەبنا ناف هەفبەندیە ناتۆ وان پێشبینیە ئاستەنگên مەزن نەدیکرد و ڕاستی نەڕازیبوونا ئەندامێکی ببن. تورکیا و ji zarê serok Recep Tayyip Erdogan ve merc li pêş endametiya herdû welatên Bakurê Ewropaya danîne. Niha serok Erdogan ew dest helat heye biryarê bide li ser paşeroja hevbendiya berrevaniya NATO û yek endam dikare endamên nû yan endametiya welatekî nû rawestîne. Tevî ku şerê dagirkirina Ukrayna ji aliyê Rûsya ve bûye sedemên ku welatên ne endam hizra ewlehiya xwe bikin.
ji bo ku bizanin ka îro li Tirkiye çi çê dibe yan çi tê gotin li ser helwestê Tirkiye û helwestê Serok Erdogan bi mera Peyamberê Dengê Amerîka Eyûb Demîr ji Enkerê. Eyûb dem baş çi tiştê nû heye li ser vê mijarê? باش داخل يجي بمجرى تركيا ده كان بيجن كو اندامتيا سويدي وفنلندا يجي دغري سرو كومارن تركيا رجب طيب اردوغان de gelek gotine xweda axaftinê xweda behsa vê mijarê dike yani dibêje ku hem Swîd û hem jî Finlanda heke di nêrînê xwe yani li ser terorê û li ser tiştên ku em dibêjin negorîne em di vî warî da jî rastî em nebêjin erê ji bo vê jî li xwe hem li gel serokwezîrên Swîdê û hem jî serokkomarên Finlandayê hevdîtinek çêkir di rojên borî da dîsa civînek hebû ya ciwana da behs kir got ku min li ser vê meselê buhara qisek bûye nêrînê me çi ye çi nîne me ciwan ra gotiye heke ew di vî warî da gavekê bavêjin wê gavê rewşa yani nêrîna me jî wê dibe ku bigore. Belê Eyûb em nizanin baweriya partiyên rikaberên Erdogan çi ne li ser vê mijarê yani ew jî dijî mesela endametiya her du welatên Ewropî ne di NATO da? Bişeklekî denekî temaşa dikin dexîl çawa hema bêjin mesela CHP partiya opozisyonê ya SLK ye di nav siyaseta Tirkiyeyê da CHP çi heya niha jî em dikarin bêjin ku tiştekî dîtbar di vî warî da negotiye lê bes tiştek dibêje ew jî dibêje ku yani ewlekariya Tirkiye girîng e lazim e em ewlekariya Tirkiye bidin derçavan lê eva gere nebe wek siyaseteka navxweyî dîsa partiya opozisyonê partiya baş serokê partiya baş Meral Akşener duyre heta hemû ew wan da jî ewan jî daxuyenektan gotin ku yani belê ewlekariya Tirkiye baş e lê rastî ana desthilatiya Tirkiye ev tiştisiye wek siyaseteka navxweyî derdixîne pêş ji bo wî jî ev rast nîne. Li aliyê din da em bêjin xeyrî ya HDP ji xwe dibêje ku Finlandiya û Swîd welatekî demokratîk e Tirkiye lazim e ku vê rewşahanê bide berçavan û mesela Kurd neke wek meseleka problemekî pêşiya viya û qesen bike. Yani li vê rêvê gavem tevayî temaşe dikin rastî. Başa Eyûb baweriyê giştî wesa heye ku Tirkiya wê qazancê ji vê pirsiyê bigire? باورێک ئەو ساچنە یعنی لەوێ دەرێ چ تێخسەکردن دزانی دەخین ئانا هەکێ تشتێکی ئاسایی ببێ پشتی ساڵێکی لەوێ دەری هەلبژارتن هەیە پڕێ کەس یعنی هەم ئۆپۆسیۆن دناو گێلدا جێم بکارن بانا بێژن دناو ڕۆژنەمەواندا ئەنجی دەبێژن ku ev mesele wek meseleka navxeyî an jî ji bo hilbijartinê desthilatî zêde bixwaze derxîne pêş yani heke ev hilbijartin nebûya desthilatiyê pêkan nîm bû ku tiştekî wiha derxista holê yani di nav em bêjin endamên NATOyê da jî hene gelek dewlet ji Finlandiyê zêdetir karûbaran dikin an jî tiştan dikin mesela Tirkiye derheqîvana da zêde tiştan dernaxîne heke Finlandiya û em bêjin Swêd ev hilbijartin nebe dernek wê de hiç dernek heta rojevê jî ji bo wî jî yani Tirkiye ana zêdetir dikarin bêjin ku eleqa wan ser aboriya Tirkiyeyê ye. Eyûb Demîr Peyamberê Dengê Amerîka li Enkerê bi me re bû gelkê spas. ئەگەر دادگای باڵای ئەمریکا لە ماوەی داهاتوودا بڕیارێکی ساڵی 1970 بۆ بەیاساییکردنی منداڵ لەباربردن هەڵبوەشێنێتەوە ئەوە مافی ژنانی ئەمریکا بۆ بڕیاردان لەسەر لەباربردن زۆر بە توندی سنووردار دەکرێت. لەم راپۆرتی دەنگی ئەمریکادا چەند چالاکوانێکی کاروباری ژنان باز لە کاریگەریەکانی دەکەن. بەریک و ئەو ژدایک ببن ئەو یەک دەست پێگر بوو لێنەها گەنجên ئەمریکا jî tevlî xwepêşandanên mafê zarok ji berxwebirinê dibin. Ev grûpe ji dibistanê derketin û dixwazin ku mafê ji berxwebirinê di destûra Amerîka da mafekî taybet bimîne. Ev ne tenê bandorê li jinên ku niha ducaniyan dike, wê di pêşerojê de bandorê li jinên ducanî bike û ger ev ji holê rabe dê bandorê li hemî nifşin pêşerojê bike.
هر وصا هند کس لناوان گنجان دا هنه گو جبرخوابرنی شرمزار دکن. رشنویسا دادگه بلند هاندری آوان کر گو تیده بحثا جناف برنا یاسای سال 1973 یا رواکرنا جبرخوابرنی دکه. هیویدارم که دادگاه بلند بریارا راز بده و ام بکاریم پرزگری که مافش برخوبرنه بگهینه ولایتان و براستی دست بلیدانا پرزگری کاش برخوبرنه الجواتن خوین حریمی بگین. ماولات دنجی ده همان تشتی بکن جیهان لنزیک و دشوبینه. دما کو امریکا تفگرک وها لدجی مافین مروان به اشکره دگره و دمی دولتن دنجی دکارن مافین مروان بن پی بکن او یکی به تایبتی بو دجی مافین دو جانبونه بکارتینن لی نتنی لسر مافین دو جانبونه و جبر خبرنه. لسرانسری جیهان 970 میلیون جن لولاتین کو مافی جبرخوابرنه هنه دجین. لگوری ناوندا زوزه یا امریکا دو جپین جنین کو ده تمن زاروبونه دنه و هوجه جبرخوابرنه دبن روبروی آستانگیان تین. او امریکا فری مده که او که همی دمان مافی مده مطرسیه دانه. بوه واتهای که جنگی هند سیاسی دکوهارینن. گروپین دجی مافان هر دم حاول دادن کورایگن دجی مافین جنان پیک بینن. لجنیوا و سوئیسرا پارزوان مافی زاروبونه نگلک نیگرانن. جبر گول اوروپا بپرانی آزاده. پولند، مالتا، تنی پولونیا، مالتا، لاشتاین، آندورا و موناکو هر 5 ولاتین اوروپینه کو یاساین زاروک جبرخوبرنه دباریزن. نیرامن اوه کو او رونده با آوائه که زیده لسر مافی جبرخوبرنه و پیدوین سرکه ین سغلمی جنم و ارانی بمینه. لأفریقا تنی چند ولات هنه کو مافی جبرخوابرنه آزاده. یک جوان افریقا باشوره کو لسال 1996 او مافه کره یاسا. لهن ناوندن ما هنکس هنه گل در و خوپیشاندانه دگن دا گونه هلن جن در بازی آواهی ببن. هرچند در لوالات اندن ببه همان تشت ویل افریقا باشور در باز ببه جبر کمروف هشیارتر دبن. ریخستنا تندرستیا جیهانی دبیجه سنوردارگرنا جبرخوابرنه و یکی رانا وستینه. و هر سال 23,000 جن جبر صدم نساخلم ین جبرخوابرنه دمرن. Most people don't understand how truly radical the American abortion. Gelek kes tenagehen ka ji berxwe birina zarokan çend dijwar e li Amerîkayê. Em hêvî dikin ku ew yek bandorê li seranserê cîhanê bike, ji ber ku gelek caran dema hikûmet dixwazin qanûnên xwe biguherin, ew qanûnên Amerîkayê ber çawan digirin. The way to compromise here is to help women. Rêka pêkhatinê ev e ku harîkariya jinên du giyan bikin, xanî û pêdiviyên bizîşkî ji bo wan dabîn bikin. ندیاره که دادگاه بلند و کنگی بریار خواه لسر مافی جبرخوابرنه بده. لیدما بریار درکوید دبا پیلین شوکه جسنورین امریکا در باز ببن. دو یکشنبه باری فروککا لشکری امریکی کو چندین طن نشیری هشکی زاروکان بو جا آلمانیا لفروخانه اندیانا هاد والاکرن لدمی کو کربدستین امریکی حول ددن که ماسیه چاره سر بکن کوش کاسپی گود بالا فرا بار هلگرج بنگاه عثمانیه امریکا لرامستن آلمانیا رابو و زیاتری 7,000 پاونین شیری هشکی زاروکان هلگرت بو. ده پیامکی تویتر دا سروک جو بایدن ژاپنی گوت تیمین حکومت آوی شاف روش کار دکن جبو دابین کرنا شیری زاروکان. شارزاین آبوری دی بیجن یکم باری یعنی باری کو گهای امریکا دی 15 صدی جپیل تویا بازار پر بکن. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. آژانسا پامین فارش زاری وزیری نفتا ایران راگهاند کو ایران و عمان
لە هەفکردنا و کۆمیتەیەک ئاوا بکن داکو بە هەڤڕا بیرن نەفتێ لە هەنگام و دەڤەرەکە دکەوە سەر سنوورێن دەریایین هەردوو وڵاتان ڤەکن و پێش بێخن. لە ساڵە 2005دا هەردوو وڵاتان ji بۆ پێشخستنا بیرên پەترۆلê li هەنگام بە هەڤڕا پەیمانێک مۆر کردبوو lê ڕێکەتن پێک نەهات. ئیران di sala 2012دا biryara pêşxistina sazkariya naftê di wê deverê de bi awayekî serbixwe dabû. Wezîrê Îranê got ku ji bo avakirina komîteyek teknîkî ya hevbeş bi mebesta pêşxistina qonaxên bên yên vekolîna kêlgeha naftê ya hengam di navbera Îran û Oman'da hatiye pêkînan. û Serokkomarê Îranê İbrahîm Reîsî îro duşanbê hûşdarî da ku Îran dê toleya kuştina efserekê pazdarên şoreşa İslamî ya Îranê ku li Tehranê hatî kuştin hilîne. Kolonel Seyid Xudayî doh yekşemê li derveyê mala xwe ji aliyê swarên martorsikrekî ve hat kuştin Îranê ew kar bi tawanên girêdayî quretiya cîhanî sûcdar kiriye. Ev têrmeke tê gotin ji bo karên Amerîka û herwesa hevbendên wê Washingtonê di nav wan de İsraîlê. Ew mezintirîn karbidestê Îranî bû di nav welat de were kuştin ji demê kuştina zanayê navokî Muhsin Fexrîzade li sala 2020. Reîsî got jî bikuş dê bigiranî werin sizadan. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار وەکو سەرۆکی هەرێم ڕۆژی یەکشەمە سەردانی سلێمانی کردو لەوێ لەگەڵ لایەنە سیاسیەکاندا کۆبووەوە. لە تویتێکدا ڕایگەیاند خۆشحاڵم ئەمڕۆ گەڕاومەتەوە سلێمانی لە ڕێوڕسمی دەرچوونی کۆلیژی سەربازی قەڵاچۆلان ئامادەبووم و لەگەڵ سەرکردە سیاسیەکانیشدا کۆبوومەوە. دەبێت یەکگرتوو بین بۆ چارەسەرکردنی ئاستەنگەکانی ئێستا و مسۆگەرکردنی مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان. جێگیری سەرۆکی هەرێم شێخ جەعفەر شێخ مستەفاش لە تویتێکی تردا دەڵێت بە تەنها شتی کەممان پێدەکرێت و پێکەوە دەتوانین زۆر شت بکەین. یەکریزی چارەسەرە شانازێکی گەورە بوو کە بەشێک بووم لە دەستپێشخەریەکی گرنگ لەگەڵ هاوکارەکانم لە سەرۆکایەتی هەرێم. هەر سەبارەت بە سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سلێمانی دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشاد ئەم کاتت باش با لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئایا نێچیروان بارزانی وەکو سەرۆکی هەرێمی یان نوێنەری حزبێک بۆ ڕێککەوتن لەگەڵ حزبەکانی تردا هاتبوو بۆ سلێمانی؟ بەڵێ زۆر سپاس وەلەمێ ئاماژە بۆ بکەم کە سەردانەکەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ سلێمانی سەردانێکی پرۆتۆکۆلی بوو پەیوەست بوو بۆ بەشداریکردن لە مەراسیمی دەرچوانی کۆلێژی سەربازی قەڵاچۆلان. بەڵام لە پاڵەوەشدا کۆمەڵێک سەردانی ئەنجامدا بۆ لە هێز و لایەنە سیاسیەکان. ناوەڕۆکی سەردانەکە سەردانێکی پرۆتۆکۆلی بوو نەک ڕاستپێردراو لەلایەن حزبەکەیەوە وەکو نوێنەر بۆ ڕێککەوتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان. چونکە ڕێککەوتن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان وەکو ڕوونەکە کات و زۆریەوێ لەبەرەوەی پەرتەوازەیەکی زۆر دروست بووە، گرفت دروست بووە، ناکۆکی دروست بووە، بۆیە ڕێککەوتەکان کات و شوێنی زیاتری ئەوێ و دانیشتنی زیاتری ئەوێ بۆ ئێمە جۆرێک بوو لە سەردانێک تەنها بۆ خاوکردنەوەی بارگرژیەکان و توانەوەی بەستەڵەکەکان و بەفعلیش نێوان یەکێتی و پارتی تا ڕادەیەک شەڕی ڕاگەیاندن ڕاگیرا و بەستەڵەکەی تا ڕادەیەک تواندەوە. بەڵام وەکوەوەی کە ڕێککەوتن کرابێ گفتوگوی جدی لەسەر کێشەکان کرابێ گفتوگوی جدی لەسەر هیچ کێشەیەک نەکراوە تەنها دانیشتنێکی ودی بووە و سەردانەکەش سەردانێکی پرۆتۆکۆلی بووە. بەڵام لەگەڵەوەشدا ئەوەی کە جێی سەرنج بوو لە سەردانەکە ئەوە بوو کە لە کاتی پێشکەشکردنی وتارەکەیدا لە کۆلێژی سەربازی قەڵاچۆلان نێچیروان بارزانی پێچەوانەی زۆربەی سەرکردەکانی حزبەکەی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان وەکو جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پاڤڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوبرد. واتە بە شێوەیەک لە شێوەکان شەرعیەتی سەرۆکایەتیدا پاڤڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بۆ بەلای چاودێرانەوە جێی سەرنج بوو بەتایبەت کە خۆتە ئاگادارن لە گفتوگویەکی چەند هەفتەیەک لەمەوبەری فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەی بۆ کردبوو هێشتا پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نییە. ئەمە لایەک لەلاکەی تریشەوە ئەکرێ بڵێن لە پەراوێسی سەردانەکەی نێچیروان بارزانیە کە سەردانێکی پرۆتۆکۆلی بووە کە ئاماژەم پێکرد کۆمەڵە کەس و لایەن و کەسایەتی و ئەمانەی بینی کە بۆ گفتوگۆکردن بۆ هێورکردنەوەی بارودۆخەکە. بەڵام وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد
دیسانەوە جەختی لەسەرکەمەوە کە سەردانەکە سەردانێک نەبوو بۆ ڕێکەوتن بەڵێ کەواتە دڵشاد کەواتە کاتێککە چاوی بە بەشێکی زۆری لایەنە سیاسەکان کەوت لەو دانیشتنانەدا هیچ ڕێککەوتنێکی حزبی نەکراوە. نەخێر بە هیچ شێوەیەک ئەسڵەن وەکو ئاماژەم پێکرد کە ئامانجی سەردانەکە سەردانێکی پرۆتۆکۆلی بووە بۆ کۆلۆژی سەربازی قەڵاچۆلان، بەڵام لە پەراوێزی سەردانەکەدا حزب و لایەنەکانی تری بینی و سەردانی کردن و هەوڵیدا ئەو وەکو سەرۆکی هەرێمی کوردستان دیارە ئەو محاولاتانەی کرد هەوڵیدا ئەو ناکۆکی و پەرتەوازەیی کە هەیە باڵێن بە شێوەیەک لە شێوەکان کەشەکە هێور بکاتەوە بە تایبەت لەوەی کە جین کلاس خانێدەی سەرۆکیەتەوە دیکەکان لە عێراق هۆشداری دابوو لە دۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ دڵشاد با بچمە سەر بابەتێکی تر هەرچەندە کاتمان کەم ماوە گەر بتوانی بە کورتی لەم ڕۆژانەدا وەک دەگوترێت فڕۆکەکانی تورکیا چەند ناوچەیەکی مەخمور و چەمچەماڵیان بردومان کردەوە زانیاری زیاتر لەسەر ئەمە چییە؟ بەڵێ دیارەوەی کە بردومان کراوە ئەمە جاری یەکەم نییە کە بردومانێکیت بە تایبەتی کە پێشتر فڕۆکەی دێفڕۆکەوانی تورکیا من دەوروبەری سلێمانی بردومان کردووە ناوچەکانی دەوروبەری هەولێری بردومان کردووە بە بەردەوامی فڕۆکە بەسەر کەمپی ڕۆستەم جوودی کە پەنابەرانی کوردستانی تورکیای لێیە بردومان کردووە بەڵام ئەم بردومانکردنیان زۆر جیاوازتر بوو بە تایبەتی کە سنووری چەمچەماڵ زۆر قوڵایی خاکی عێراقە کاکەوێتە زۆر نزیک و تەنیشتی شاری کەرکووکەوە بۆیە ئەمە لای بەرپرسانی پەککە زۆر مایەی گێرانیە کاوان پێیان وایە کە ئەمە دەستێکی ناوخۆیی هەیە لە هەرێمی کوردستانەوە زانیاریداکە تورکیا لەسەر پێگە و بنگە و بارگەکانی بۆ بردومانکردن و ممکن ئاماژە بۆ وەستم کە پێش بردومانکردنی مەخمور و چەمچەماڵ کە تاکو ئێستا ئاماژەی پێ نەکراوە ماوەت قەزای ماوەتیش کە پێگەیەکی پەککەی لێ بۆ لەوێش بنکەیەک سێ ڕۆژ لەمەوبەر بردومان کراوە بەڵام تاکو ئێستا پەککە هیچ ڕوونکردنێکی لەبارەی بردومانکردنی ئەمە بڵاو نەکردێتەوە بەڵام ئەوەی کە من خوێندنەوەی بۆکەم کە لە زاری بەرپرسانی پەککەوە بیستمە محاولەتێکە بۆ لە هێرشەکانی ئەم دوایی تورکیا بۆ سەر ناوچە سەنگەکان هەوڵیانداوە کە چەکدارەکانی پەککە دوور بخەنەوە وردە وردە بەرەو دەوروبەری ڕانیە و ڕاپەڕین بۆی ئەو منطقە ببێتە پێگە و مۆڵگەی شەڕ و شەڕەکە بگوێزرێتەوە ئەوەیە بەڵام وەک بەرپرسانی پەککە ئاماژەی پێەکەن ئەم هەوڵانە سەری نەگرتووە و نەتوانراوە چەکدارەکانی پەککە لەو ناوچە سوودەکان دەرفەڕێنێن تاکو ئەو ناوچەیە ببێتە مۆڵگە و حەسین ئینشاڵ. بەڵێ پێم نێرمان دڵشاد ئەنوەر سپاس دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ژمارەیەک سیاسەتمەدار ڕۆژی یەکشەمە لە شاری قامشلۆ مەراسیمێکیان ڕێکخست و لە دروشمەکانیاندا پلانی تورکیایان بۆ گەڕانەوەی 1 ملیۆن پەنابەری سووریایی بۆ باکووری سووریا شەرمەزار کرد. ئەو کۆمەڵە سیاسەتمەدارە داوایان لە کۆمەلگەی نێونەتەوەیش کرد ڕێگە نەدەن دیموگرافیای ناوچەکە بگۆڕدرێت. پامنێرمان زانا عومەر لە قامشلۆوە زانیاری زیاترمان دەداتێ. هەسەدێ پروگرامێکە ڕێزەجیڤینان و هەفدیتنان لەگەل رووسپی و شێخێ ئێل و هۆزان دەست پێکریە. ڕۆژا شەمیەژی لە قامشلۆیی بەرپرسن هێزن سووریا دیموکراتیک بن و نەرێن ئێل و هێزن عەرەب و کورد و سریانان و رووسپیên هەرێمێرە کۆمخەباتە کردار خست. دو کۆمخەباتێدا هەسەدێ ڕەوشا هەرێمێ نرخاند و بانگ لە هەموو پێکهاتەیەن هەرێمێ کرد و بەرامبەری ئێریشن تورکیە و گەفێن وێ لەسەر دەڤەرێ یەک دەست بن. بەرپرسێ تێکیلیەن هەسەدێ لە هەرێما جەزیرێ شیار فەتاح ji dengê Amerîka re diyar dike got wan ti hevpeymanên agirbestê li deverê jêr kontrola Tirkiye di li Bakur û jilatê Sûriyê bin pê nekirine. دیسا جی ام بو قصدی یعنی ما تی خلاف نخستیه ما تی گوتنی خو نخواری او پیمانه گوهاتی مشاندن هم تحالف هم روس تبدي ام يعني ام بندا ام لهيفيا سوزي خانه ام تشد بيجن ام خب كسينا خردكن ام قال لي خو خردكن وقال لي ماشي خو ما خردك جبرجو ام زاروك في قالين وقوات سوري ديمقراطي زاروك في قالي ام بندا تكسي ناسكن بس سوزي مهنه پیمانه مهنه ام ديسا جي حاضر وآمدنه لە ئالیەکی دن شێخی عەرەبان تەکەس دکن گۆ ئەو لە پشتا هەسەدێدە و پلانên Tirkiye red dikin.
شيخي هوزا شمر مزنترين هوزين عربان لسوريا وعراقي هاشم الجربا دبيجاگو تركيا دخوازه هرمي بگشتي داگر بكه لي برامبري وان بلانان او بشگريا هسدي دكن الذي يراهن على ام سباسيا هسدي دكن قال قرباني دانا عرب كرد سريان ام بفان شانازن و سر بلندن ام جوان دبيجن ام بورنا ام هونن و هون امن ام قصدينا آلين كو دخوازن قصدي تيك بدن و جيگالي هرمي دور بخن و تيك بچن لآلیه کدین روسیپیین هرما جزیره جی دست نشان دکن گو ترکیه دخوازه دیموگرافیا هرمی بگوهرینه و ناکوکیین دناوا پیکادهیان ده درخینه. سیاست مدار سریانی داود گرزان دبیجه گو اگر حسدی و یه پکی نبانا ده هرم تیک شوبایا. هرم ما اولبو اولما بسایا قربانی نیپگی و حسدیک و هرم پاراستن و ام دمالن خودمان جهمو دورن سوری در بدری هرم جزیره بون جبرکو اولبو لمخابن جبر ایرشان آرامیا هرم تگدچه ام جه حسدی دخوازن کو اولهیا هرم بپارزه لدجی هزن کو دخوازن ترور وگرینن هرم ایجایا گوتن ایگو هزن سوریا دیموکراتیک حسده چندین جاره کمخبات و جوینان بوی رنگیل داردخه داکو به همو پیکاتین دوری را روشا داوی بنرخینه و پیشنیاران گهدار بکه. شوپینر باور دکنگو تکلین دنافورا حسدی و هزن هرمی ده به تایبتیین عربان نتنه جبو روبروبونا گفین ترکیایینه. لی جبو ریگرتنا پیش اکتیو بونا داعشیه. او لالیه کیدن ریگرتنا لبر ایرانیه گو بردوام دخوازه. هوز و عشیران بکار بینه لدجی حسدی و هف پیمان ناف دولتی یا دجی داعشی به تایبتی لنافچه دیرا زوری و رقای. زانن ها راستوخه بمره یا جقامش لو زانا دم باش انزا چپینگ آوین پراکتیک جه ترکیه هاتن آویدن دوی پیواجوی دا بله دم باش جخوا اف لسر دنفشان وک آگاهی تکس هاتنه و هن مالپر و ین نزیکی اپسیونا سوریه جی اف آگاهی تکس کرنه گو دنفش درباسی نافچه گری سپی بونه و به آرمانجا و گراندنا وان و بجی کرنا وان لوی دوری لی حتی داما ایروجی نهاتیه تکس کرن گو تکس جوان کوچبرین سوری ین گل ترکی دمینن هاتنه و گراندن جبو سریکانی یا نه لی جبو گری سپی اویا تکزه نافچین او هنه او هنک گوندن تایبت شبو هاتنه آواکرن بجی کرنا وان کوچبران گو جالیه هن کومله ين خرخوازي بتايبتي قطر وكويت وفلسطين هاتنا دملي ابوريد هاتنا بيشكش كرن هاتنا افاكرن لور هاتنا بجيه كرن باشا دي بيجنكو تشكو ديارة بلان او نبتني جيكي بتش وكو بيجن كامبين بنا بين افاكرن لجيهن دي تش بحثيا ويشاند بين والكيدري بين بله انها حطانها او اگاهی جو تینا زلال کرن گور هنک داخیانیان بتایبتی ول عالیه ملی عفرینه ول ملی گری سپیبه لی پلان هیجل عالیه گری السری کانیه شو اف حرسی دور دجر کنترولا هیزن ترکیه دنه 10018 و پاش 10019 ده شخوا ترسك مزن هيجو دورين بتايبتيين سري كانيه وعفرينه اف بروجه گوهرتنه که دیموگرافی بخوربینه دما گو سروک ترکیه رادگهینه و برپرسیارن ترکیه رادگهینن گو و اف بروجه 1 مليون کوچبر ناف خود بگره زانا يعني ام زان كردي بيجنا اف جورنا حولك جبو جورنا الديموغرافيا هاريني لي حكمتها السوري وكو دولت برسفها يعني حولك دايك وجهاني قادر بك يعني تويني قلت يكو تشتكي وصا دولاتي ويدا دبا جخوا جبري درو جانده ج يكم هالوست ج ريجيم سوري دركت قلت او بروجيا تركي ردك لي تتفجرك دبلوماسي وقو نها حطانها ريجيم دمشقي دنافان توين يكبويدا جي دغري ت دبراتيكي د وقو اليه دبلوماتيك د باليه قلي كي نابنتوي نهاتي افاتن زانه مدخواز الداوي اگات بزاني زانياري تهانا لسر جيفينا يعني سردانا خانم الهام احمد جبو هرم كردستان العراقي
و کنفرانسك اللي ور هيا تزانياري لسروي هنا وتقال شمارة بيجي بله جخوا سردانا إلهام أحمد سروكا أنجمانا جبجيكاريا مجلس سوريا ديمقراطيك مسدة جدما السويدي بدقري زيفريبول السليمانية سمينارك لدار خستبو دوي سميناري دبال هاك شاندن سر كوم جبينين جو بآلية ريكبريا سوري وكسايت هاتنا دار خستن شخوا 6 جبين لستوكهولمي لهنك ولاتي دن هاتن دار خستن لسر بروجيا لدار خستن وآمدكارنا كونفرانسك جبو تشيكرنا فور مكانويا اوبسيونا سورياي بالهام احمد السرفي اكيد هندري وسميناري السليمانيه ده اخوي بتري خو مجارن جو او كونفرانس ور لدار خستن جو ارمانج ديك فور مكانو اوبسيونا سوري ور تشيكرن السر هن خالن وك ناسنامه سوري و شوي بريفا برني هندري سوريا دو سيستماوي هجماره كسايت اوبسيونا سوريين ديمقراطيك اللي هفكرنا بالزانا عمر بان امريكا لقام شنو راس تخوف مره قال كي سباس زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي امريكا من اسو جبال لواشنطن دي سي هردو هفتجاري دم ميواني مالكانتا لقلنا لە شاری مووسڵ شوێنێکی تایبەت هەیە بۆ کتێبفرۆشان لە ڕۆژانی هەینی کەنار شەقامی زانکۆی مووسڵ پڕ دەبێت لە کتێبفرۆشان زۆربەی ئەو خەڵکەی سەردانی ئەو شوێنەش دەکەن ڕۆشنبیرەکانن. رەسیفê pertûkan dikevîte cada zankoa Mosilê li ser roberê 105 metrên çargoşe li ser cada giştî ev cihe hatiye terxankirin ji bo pertûkan. Rojanên eynî xelek qesta evî cihî dikin da ku pertûkan bikirin. Zorbey ew kesên seredana resîfê pertûkan dikin texa rewşenbîr û xwendevanên pertûkan e. أكيد هذا المكان احنا اختارنا بيجومان ما أفجه البجارتيا داكو تخا روشنبيرا لي آماده بن ما جهن وصانين تاني أفجه هيا ما نافكريا الرصيفي برتوكان أفجه وكو جادا متنبي لبغداي هر وصال بصرة ناصرية جهن وصا هنا لباريزگاها نينوا ما رصيفي برتوكان لجادا زانكوي وكريا تشكيل بداية تأسيس رصيف الكتب هرج دەستپێکە دامەزراندنا ڕەسیف الکتب ئە سەردان دکەم من بخو سێ پەرتوک لەسەر تاخین کەبنن مووسڵێ نویسینە. هەلبەت پەرتوک جوورە و جوورن لەسەر چ بابەتێکی تو بخوازی دل ئەوی جهیب دەستەکەویتن bi bihayekê guncay dihêne firotin ji ber ku bajarê Mosilê her ji kevin da pertûkxane hebûyne û xelkî heza xwendinê hebûye. طبعا هنا رواد الكتب كثيرة. لفيري خويندوانين برتوكان زورن هر برتوككي جيروكك يان حكمتك تيدا هيا بباوريا من خلق روشنبيرن لي هاري كارينينا وكو هندو بينن خويندوانين برتوكان زورن و بردوام تفلي برتوكان دبن. رەسیفê pertûkan ji layê hinek rewşenbîr û nivêserên bajarî ve hatiye damezrandin û heta nûke ji layê hikûmeta mehellî ve çi harîkarî bû nehatiye kirin. نعم جاءت فكرة تصحيف الكتب ما بعد تحرير المدينة. هزرا دامزراندنا رصيفا برتوكان هات بشتي رزگارکرنا باجير جي دستي داعشي وهنا كسي ناسكري أفكارا لسر ملي خواه القرتبون وكا صلاح مصري وصلاح ورار وهن كسي دن لباجير. الدعم المعنوي هاریکاریا معنوی بو او کسین اف جهه دا مزراندیان نینه. اگر هبوایان ها ویره تجی خلق ببا اوین دکارن پرتوکان بخوینن. از هیویدارم ناما من بگهتا جهن پیوندی دار. لە ساڵا 2017 دا و پشتی مووسڵ هاتیە ئازادکردن ji destên çekdarên Daeş resîfê pertûkaniyê hatiye damezrandin û wî demî cihekê gelek sade bû lê piştî borîna çendmehan ji layê rêkxiraweka nîv dewletî ve resîfê pertûkan hate nîjenkirin û cihên taybet ji bo firotina pertûkan lê terxan kirin. Kawa Emerdengê Emerîka, Mosul. سەگی بێسەرپەرشت لە سلێمانی بۆتە دیاردا
ڕۆژانە لە شوێنە گشتیەکان و گەڕەکەکان و شەقامەکانی شارەکەدا دەبینرێن و ئەمەش گرفتی دروست کردووە. دیمەنی چەند گەڕەک و کۆڵانێکی شاری سلێمانیە و ڕۆژانە ئەم دیمەنانەیان تێدا بەدی دەکرێت. سەگی بەرەڵا بە شێوەیەکی بەرچاو لە شوێنە گشتیەکانی شارەکەدا بەدی دەکرێت. فریشتا چەند ڕۆژێک لەمە و بەر لە ناو حەوشەی زانکۆی سلێمانیدا سەگی بەرەڵا پەلاماری دەدات و بە سەختی برینداری دەکات. یەکێکیان قاچێ گرتم کە قاچی گرتم کەوتم هەڵسایمەوە ویستم بەر شتیان لەو کاتیا هیچ نەبوو بەدەستمەوە چواردەوریان گرتم و یەکیان هەندیسان قاچی گرت بوو دیان بە عەرزە لەچکم بەسەربوو یەکیان بەس لە تەکەمی ئەبرد زۆر بە تۆنگی برد لە تەکەم فڕەیە ئیجا لە دواوە دوان قژیان گرتم. زیادبوونی سەگی بەرەڵا لەسەر شەقام و شوێنە گشتیەکانی سلێمانی لە حاڵەتەوە بووەتە دیاردا. پسپۆڕانی بواری ژینگەش هۆشداری دەدەن لە گۆڕانی بایۆلۆژی سەگەکان. و سلوکی ئەو جۆرە ئاژەڵانەی کە لە ڕانکی خواردترتان لە سیستەمی ژینگەیی سلوکیان دەگۆڕێ لە ژێر ترزا دەژێن کە لە ژێر ترزا دەژێن هەم ناتوانن خۆراکی باش بەدەست بێنن هەمیش ناتوانن زۆربوون بکەن. ئەمە لە نەتیجەدا سیستەمی ژینگەیەکە دەشێوێنێ کە لە کۆتاییدا تاسیر دەکاتە سەر کۆی گشتی ژینگە و لە دوورمەودا تاسیری خراپی بۆ سەر سەگەکان خۆشیان هەیە. ئەگەر لە ئێستاش دانەبێت لە مستەقبەلە ئەگەری ڕوودانی کارەسات بەهۆی بوونی سەگی بەرەڵاوە کارەساتی ژینگەی باز دەکەین لە لای ئاستێکی بچووکدا ئەگەرەکە زۆرە. دیاردەکە لە ڕووی تەندروستیشەوە کاریگەری مەترسیدار بۆ مرۆڤ بەجێ دەهێڵێت. دکتۆرێکی بواری نەخۆشیە گوازراوەکان پێی وایە دەشێت کاریگەریەکانی ئەو دیاردەیە مردنی مرۆڤ بە دوای خۆیدا بهێنێت. هۆکاری گواستنەوەی جۆرێک لە جۆرەکانی نەخۆشیە کە پێی وتر ڕەبیس کەواتە ئاهاری سەگ ئەو سەگی کە هەڵگیری ڤایرۆسەکەیت لە کاتێکا کە بەرکەوتەیە بێ لەگەڵ مرۆڤە چ لە ڕێگەی گاز لێگرتنەوە چ لە ڕێگەی وەکو ئاماژەم پێکرد دەردراوەکانی دەم و لوت و پاشەڕۆیەوانێ هاری سەگ کەمجار بە تایەکی بەهێز دەست پێکا دوای ئازاری جنگەکانی ئەبێتە هۆی ڕەقبوونی پەلەکان و واکە کاریگەری لەسەر نەخۆشەکە بێت و بێتە هۆی گیان نەدەستداری نەخۆشەکە هەر بەتەنیا ڕەبیسمانیە کە ئەگوازێتەوانە لە سەگەوانێ بۆ مرۆڤەکان چەندی نەخۆشی تری وەکو پێستمانەیە وەکو ئەو نەخۆشیانی ترمانەیەکە کاریگەریان لەسەر مرۆڤ بێت و واکات کە هەم لە ڕووی بەکتریا شەوانێ هەم لە ڕووی ڤایرۆسی شەوانەیە کە نەخۆشیەکان لە ئاژەڵی وەکو سەگوانێ بگوازێتەوانێ بۆ مرۆڤ و بێتە هۆی ئەوەی کە تووشی نەخۆشی کات. شارەوانی سلێمانی لە ماوەی ڕابردوودا شێڵتەرێکی بۆ پەنادانی سەگە بەرەڵاکان و کەمکردنەوەیان لە شوێنە گشتیەکان دامەزراند بەڵام لە ناوچوونی ژمارەیەک سەگ لە شێڵتەرەکاندا کاردانەوەی ڕێکخراوە ژینگەیەکانی بە دوای خۆی داهێنا و سەرنجام کۆکردنەوەی سەگی سەرجادەکان بە بڕیارێکی شارەوانی سلێمانی وەستێنرا. لە دوای کەرەنتینەکە ئەم دیاردێ بە تایبەتی لە ناو شاری سلێمانیا زۆر بوو هەم لانی پەیوەندیدار لەسەر ئاستی پارێزگا بیر لەو کرایەکەوە داڵدەیەک یاخود لانەیەک بۆ ئەم ئاژەڵە بێلانانە دروست کرێ. سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە ئەرچی خۆی هەستا نزیکی 5 دۆنم زەوی دابین کرد لە نزیک سەیتەرێ عەلبەت و سیاجی شوێنەکەی کرد و چەند شوێنە ئیدارەیەشی بۆ دروست کرد و چەند شوێنێکی دروست کرد بۆ ئەوەی کەواڵین ئاژەڵەکان یا سەگە بێلانەکان تایە کۆ بکرێتەوە. بەڕای بەشێک لە ژینگە پارێزان چارەسەری گونجاو بۆ نەهێشتنی سەگی بەرەڵا لە ڕێگەی لێدانی دەرزی نەزۆکی یاخود کۆکردنەوەی سەگەکان دەبێت لە شوێنێکی تایبەتمەند کە نێر و مێلەیەک جیا بکرێنەوە و بەوەش ڕێگری لە زۆربوونی ژمارەی سەگەکان بکرێت. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەخی لێرە لە ئەمریکا کاتێکە سەگێک ببینی لەسەر شەقام یەکسەر بیرت بۆ واچێ و سەگە لە خاوەنەکەی ون بوو بێت و هەوڵە دەی خاوەنەکەی بدۆزیتەوەیە وێنەکانیان بەڵاو دەکرێتەوە تۆش دەدەتوی وێنەکە ببینی خۆی بزانە ئەوەی بەداخەوە ینی هەربەت هەر وەکو دیاردا چێت بتن
خراپی و باشی هەنە لێ مەسەلاک و نەخۆشی ژوان ساگا دروست بتن ئەو مەترسیە دەبێ حکوومەت چارەسەری بەڵێ بێگومانوە بۆ چارەسەرکردنی ئەمە مەسەلەن لێرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا شێڵتەرەکانەیە کاتێکە ئەو سەگانی بۆ بن دەرزی نەزۆکی یاخود نەشتەرگەریان بۆ کرێ بۆ ئەوەی با بڵێن ڕێگری لە زاوزێ سەگەکان بکرێت و ئەم سەگانی سەر شەقام زیاد نەکەن. vê çendê jî em tê dawiya bernama îro ya Kurd Connection hata sibahî digihînê kar şad û bextewar bin û bedu'a. کاتێکی خۆش.